بینران صلاف سروبن افدم و باش و هیویا دمن خوش و مفاب و خاصین اس نظیر کادانی دیگه لودام و پیشکش کردن خلک کدیل برنامه کردی میوانداریا برس ما مستعد الرحمن صدیق توری خلک مجیل دور بابتی که گرنگو هستیاره او جی بابت پیگوژیانا مروایی گلی کرد ناصراوه تیتناسین و برنیاس کرن پیگوژیانه اتناف توای خلک جواکی دا بگرل همی دیانتا و همی اولا و همی مذهبا و چندین قومیت ادگل اگجین و تاکه تمایوزه که گرینگه بو گلی کرد لوما مفرزانی روی آینی و بر خدانه که بدینه و چنداه اف پیگوژیانه چندا گرینگه پرپ بیت دان و پتر گرینگی بدینه و بیت بلاف کرن ناف کمالگهت مدان چندین بحث و باس الدور و چنده دهنه گنگ شکرن ادگل مهوانه برس چوا اترامانا پیوا و گرن بکهین برانبر مروایتیه چوا بشین بشکدار ببین اتخوشی و نخوشین مروان دا چوا ناوین خود تعالی مفیری پیگوژیانی بکن روسا چوا خالا هفپشکا هفکارین مرووا ببینین بروی عملیت ناف جواکین خدا اف پرسیاره و چندین پرسیارندی دهینا راستکرن بو میوان می برسه خلیکی و دیسان کومکا گنجا جید گلمت برهبن بخیراتنکا گرم جنابی ود کینو بخیر بین سرچاوا اکید وانجی سرنجو کومنتین خودی هبن دور بی بابتها والدوماهی دی درفت دینی وانجی دی درفت خو هبیتن دسپیک صلاف تبن ما مستقیم سلامت بی سپاس باتوش سلامت بی یکم پرسیار راستی جنابی تبکین پیوا وکرن یانکو کرانوا چند یا گرینگه یانکو چوا ام ببینین بروی عملی و ببینین ناف کمالگاه خدا خلقك برانبر هفدو يذكريه و تقبلا هفدو كتن شيتن گفتگوی و مناقشه و آرگومنت ديالك انجام بدتن. بله بنای خوای بخشنده مهربان. سرتا باش بخيراتني جنابت لهمان كاتج دبيت لم القيدا سباس و بيزانين من هبي بو براي برزمن امام محمد جباري قال بيشي جنابت حفتا و بينج القمان تومار کرد إدي سيستمي برنامه و كاري برنامه بو شوازەیەکە ئەو خولە تەواو بوو خولێکی نوێ دەست پێکەینەوە لەگەڵ بەڕێستان هیوادارین هەردوو لامان بتوانین ئینشاءالله لە خزمەتی بینەرانی خۆشەویستی کەناڵ بین بەڕاستی مەسەلەی کرانەوە مەسەلەیەکی گرنگە هەمیشە من دەڵێم تۆ لەگەڵ مای کە دەزانی قورئان 114 سوورەتە دەشزانی لەم 114 112 سوورەتی قورئان ناوەکانی بە وشەیەک دەست پێکا کە وشەکە لە نێو سوورەتەکەدا بوونی هەیە وانە وەختێک کە دەڵێ هەر سوورەتێک ناو دەبێ لە ناو سوورەتەکە ناوەکەی دەرهاتووە تەماشا دەکەی دوو سوورەت هەیە لە قورئان ناوی خۆی لە نێو سوورەت نییە یەکێکیان الحەمد لله رب العالمین کە دەڵێن سوورەتی فاتحە لەولاش قل والله احد ناوی سوورەتی ئیخلاسە چه حکمەتە دوو سوورەت لە قورئان بە ناوێک نێو نراوە وشە یان ناوی سوورەتەکە لە نێو سوورەتەکەدا نییە ئەوە چ معنایە یەکێک لە هۆکارەکان دەوەیە کە لە نێو هەر سوورەتێکدا چیرۆکێک لە نێوی بڕگەیەک لە نێو ئەو سوورەتە شایانی ئەوەیە ببێتە تایتڵ سەرکەوێ بێتە سەرێ ببێتە ناونیشان دەڵێن سوورەتی فاتحە هەمووی ینی هەمووی ناونیشانە هەموو ناونیشانە لە نەتیجە هیچ ئاەتێک لەو حەفتە نایەت بۆ ناونیشان دەبێت ناوێکی دی هەبێ خدا ناوی دەنێ فاتحە ئیخلاس قل والله احد بە هەمان شێوە دەبێت بە ئیخلاس حکمت لێرە ئەوەیە قورئان دەست پێ دەکا بە سوورەتی فاتحە یعنی وشەی ئەلفاتحە بە هەموو مانەکانی کرانەوە لەوێەوە وشەی فتح کرانەوە لەوێەوە ناوی خوددا ئەلفەتاح لەوێەوە وعنده مەفاتیح الغەیب جارێکی دی کەواتە قورئان زۆر لەگەڵ کرانەوەیە هەمیشە مامۆستا یعنی سوورەت فاتحە کەفتە دەست پێکێ مەرەمی هاتیە نەشتێکە عەشوایی بووە یان کەفتم بووە بەدڵنیایی لەبەرەوە دەبینی یعنی وشەی فاتحە ئەمجار لە ئەڵلقەی پێشوش ئاماژەم پێکرد تاوی دەکەم ئێستا کە گوتم قورئان دەست پێ دەکا بە فاتحە کۆتایی بێدێ بە ناس لە فاتحە بۆ ناس تۆ دەبینی لەم سەردەمە ئیسلام و دین زۆر تەسک کراوەتەوە داخراوە وانە لەو داخرانە پێچەوانەی قورئان خۆیەتی حکمت لە قورئان کە دەست پێ دەکا بە فاتحە و کۆتایی بە ناس دێ بیکە بە کوردی یعنی سوورەتی کرانەوە بەرامبەر بە خەڵک هەموو خەڵک نە موسلیمین نە مؤمنین خەریکە قورئان وای لێبێ
تەنها بۆ گروپێک بێ بۆ جەماعەتێک بێ بەس بۆ مسلمان بێ یانی لە کاتێکا قورآن بۆ هەموو عالەم مامۆستا ئەوە جەنابێتە سەرنجی دەتە سەر یعنی بە هۆکارت وێ چنە هۆکارت وێ ینی تێنێ گەهشتنێکە شاشە بەرامبەر وان تێکستانە یانجی هەندێک هۆکاری دی هەنە نازانم هەرچی بێت دەکرێت یعنی زۆر بن ئەو هۆکارانە بەس ئەوەی من بەسمە لێرە باس لەوە بکەم ینی گرنگی کرانەوە چییە لە قورآن یعنی ئەم قورآنە بۆچی باز لە کرانەوە دەکا بۆچی دەست پێ دەکا بە سوورەتێک پێی دەگوترێ فاتحە من دەڵێم هۆکار ئەوەیە کە خوددا پێمان دەڵێ کرانەوە بەسەر هەر ئینسانێکە یعنی تۆ دەزانی لە ساڵ 1964 152 پێناسە هەبوو بۆ کەلچەر بۆ کەلتور بۆ سەقافەت بۆ ڕۆشنبیری ئێستا تەمان زۆر زیادی کردووە لە نەتیجە لە سەردەمی ئێمە ئێستا دەڵێن کۆمیونیکیشن یەکسانە بە کەلچەر یعنی بەیەکگەیشتن یەکسانە بە گۆڕینەوەی معلومات وەختی ئێستا من و تۆ بەیەک دەگەین لەم بەیەکگەشتنە قسە دەکەین لە ئەنجامی قسەی ئێمە شتێک دێتە ئاراوە کە پێی دەگوترێت کەلتورێک کە پێی دەگوترێت کەلچەرێک تێکگەیشتنێک دێتە ئاراوە ئەگەر من و تۆ بەیەک نەگەین ئەگە پرسیارم لێ نەکەی من هیچ وەڵامێکم نەبێ شتێکی تازە بۆ بینەران دروست نابێ کەواتە ئەمە مانای ئەوەیە خوددا پێمان دەڵێ هەموو ئینسانێک پرۆژەیەکە هەموو ئینسانێک پرۆژەیەکە بۆ کرانەوە هەموو ئینسانێکیش گرنگەکەی لەوەیە توندڕەوەکان بۆچی ئینسان دەکوژن قدری ئینسان نازانن قیمەتی ئینسان نازانن لەسەر ڕووی زەوی بەهادارترین بوونەوەر لەسەر ڕووی زەوی ئینسانە لە ئینسان بەهادارترمان نییە لە عینی وەختیش ئەم ئینسانە بەهادارە زۆر میوانێکی کورتخایەنە تەمەنەکەی ینی محتەمەلە gelek caran bêjîn însan divêt nehête teqdîskirin belam heman dem de hinek carat gutarê xwe da em însanî tînet astekê teqdîsê da ev çend he çawa ye تەقدیس نییە بەقەدەر ئەوەی کە تۆ تەکریم دەکەی قورآن باسی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئەم تەکریمە لەوە سەرچاوە دەگرێت کاتێککە دەڵێن کرانەوە بۆ مانایە دێکە هەموو ئینسانێک پرۆژەیەکە بۆچی هەموو ئینسانێک پرۆژەیەکە معلومات و زانیاریەکی تازە بە تۆ بدە لە عینی وەختا گوتم ئینسان بۆیە نابێ بێتە کوشتن چونکە ئەو ئینسانە ئەویش بۆ خۆی کەلتورێکی پێ زانیاری پێەیە ئێمە دەتوانین سوودی لێوەربگرین لەبەر ئەوە ئینسان کائینێکە یا بوونەوەرێکی چۆنەڵێ کاتیە لەسەر ڕووی زەوی بۆیە کاتیە لەبەر ئەوەی وەفات دەکا لەبەرەوە ئێمە پێویستە بزانین ئەو تەمەنی کە ئینسان هەیەی زۆرترین مفاو زۆرترین فائیدەی لەو ئینسانە بکەین لە عینی وەختیشە ئەم ئینسانە کۆمەڵە سنوورێکی هەیە بەدەستی خۆی نییە سنووری بۆدانراوە ئینسانەکان بەدەستی خۆیان نییە لەم وڵاتە لەدایک بوونە ئینسانەکان بەدەستی خۆیان نییە چ ناوێکیان بۆ هەڵبژاردوون ئینسانەکان بەدەستی خۆیان نییە دایک و باوکیان چ دینێکیان هەبووە لە نەتیجە گوناهە تاوانە ئێمە بین محاسبەیان کەین لەسەر ڕابردوویە کە دەستیان تێدا نەبووە دەبێ ئیش بکەین لەگەڵیانە لەگەڵ یەکتردا ئیش بکەین لەگەڵ یەکتردا ئێستا ئێمە چۆن لە یەک دەگەین لەگەڵ هەر کەسێکە خاوەنی هەر کەرتوورێک بێ بۆ ئێمە ئەو مەسەلەیە زۆر گرنگە لەبەرەوە پێناسی مرۆڤ کورت بۆتەوە لە پێناسێکی پەرستگایی دەڵێن ئەو مرۆڤەم دی لە مزگەوت دەرچوو دەڵێن مسلمانە دەڵێن لە ئاتەشگایەک دەرچوو دەڵێن ئەوە زەردەشتیە دەڵێن لە فڵان شوێن دەرچوو دەڵێن لە کلەسایەک دەرچوو دەڵێن مەسیحیە ئەو پێناسێکی کورتە هەموو عمری لەوێ نییە دوجار خۆ لە کۆمەلگە ئێمە یەک دەبینینەوە لە نێو یەک کۆمەلگە بۆیە کۆمەلگەی کوردستانی کۆمەلگەیەکە لە ڕاستیدا لەگەڵ یەکا بۆیە تەبان چونکە دەمانێت لە ئاستی کۆمەلگە بەیەک بگەین جا مەبەستم ئەوە بڵێم بۆ ئێمە زۆر گرنگە بزانین کرانەوە قیمەتەکەی لەوەیە دۆزەخ لەبەر ئەوە دۆزەخ نییە تەنها لەبەر ئەوە دۆزەخ نییە کە ئاگرە بەهەشت لەبەر ئەوە بەهەشت نییەکەوە سەوزاییە و ڕووبارە خاڵێکی زۆر جاکەرەوە لە قورئاندا کە پێمان دەڵێ بەهەشت بۆ بەهەشتە چونکە دەرگاکانی کراوێ دەرگای بەهەشت نایەتە داخستن دۆزەخ بۆیە دۆزەخە چونکە دەرگاتێتە داخستن ئەی بوو دەڵێن بەس مانگی ڕەمەزان دەرگەکان ئەکرێنەوە بۆیە سەماشای قورئان دەکەی مفتحەتەن لەهم الأبواب ئەویان فتحت ئەبوابها ئەویان وفتحت ئەبوابها ئەگەر بمان باتە بەهەشت خوددا دەرگای بەهەشتمان لەسەر دابخات هیچ معنە بۆ بەهەشت نامێنێ ئەو دائیرە و ئەو فەرمانگەی تۆ دەوامی تێدا دەکەی کە دەرگایان لەسەر داخست یەکسەر تەحویل دەبێ بۆ بەندیخانە موجودە vê gavkê berhevkiriye yan jî مستقبلا داهاتوو دەهێتە بەرەو ئەو پرسیارە بۆ بابەتی تر هەڵیگرە بۆ ئێستا نابێت چونکە ئەوە ئەگەر ئاوا بڕۆی ینی بەرنامەکەمان نەبێتە 5 ساعت بەڵێ ئەو پرسیارانە لاوەکین ئەوەی کە گرنگە لە لای بڵێم ینی بەدەقی قورئان بەهەشت دەرگای هەیە بەهەشت دەرگای هەیە بەدەقی قورئان دۆزەخیش دەرگای هەیە دەرگای ئەو هەمیشە کراوێ دەرگای بەهەشت دەرگای دۆزەخ بۆیە دۆزەخە دادەخرێ ئینەها عەلەیهم مؤسەدە
کەواتە ئێمە کاتێک کە دەرگا بە ڕووی خۆماندا دەخین لە نێو یەک جۆغزێکی بچووکە لە نێو حزبێکی بچووکە لە نێو قەبیلەیەکی بچووکە لە نێو عشیرەتێکی بچووکە دۆزەخمان بۆ خۆمان دروست کردووە چونکە شتێکی دیکە نازانین بۆیە بینی کاتێک کە دەکرێنەوە بە ڕووی جیهانە کاتێک لەگەڵ خەڵکە دەکرێنەوە بە ڕووی هەموو جیهاندا باب نەچین بۆ جیهان بە ڕووی کۆمەڵگەکەی خۆماندا تو ئەزانی لە کۆمەڵگەی خۆماندا مسلمان دینی ئێزدی نازانێت چییە تۆ زانی ئێزدیەک زۆر لە مسلمان تێناگا تۆ زانی مەسیحیەک هەموو دەڵێن هەشت ئاین لە کوردستان بوونی هەیە بە شێوازێکی فەرمی بەڵام ئەم ئاینانە ئێمە زۆر هەوڵەدین لەگەڵ یەکە بیان ناسێنین لە ڕێگەی قوتابخانە لە ڕێگەی کۆڕ و سیمینارەکانە لە ڕێگەی هۆکارەکانی میدیاوە وەختێک کە دەکرێنەوە دنیایەکی نوێ بەڕووی ئێمە دەکرێتەوە بۆیە هەمیشە من لەگەڵ پرۆژەیەکم پێی دەڵێن پرۆژەی پرد یعنی بێ پردێک دروستکەین لە نێوان هەردوو کەناری ڕووبارەکاندا بۆ ئەوەی بە یەکتر بگەین چۆن ڕووبارەکان ئێمە لە یەکدا دەبڕن کاتێک کە پردمان دروست کرد چ پردێکی ڕاستەقینە چ پردێکی میدیایی ئەو کاتە لە ڕاستیدا پەیوەندەکانمان نزیک دەبێتەوە لەگەڵ یەکتر بۆیە مەولانا بەڕەحمەت بێ دەڵێ هەموو مرۆڤێک کە لە دنیا دەبینی پرۆژەیەکە بۆ ئەوەی کە زانستی لێوە فێربی پرۆژەیەکە بۆ ئەوەی مرۆڤبوونی خۆمان بچەلمێنی یعنی چۆن یعنی دەڵێ وەختێک کە تۆ هەژار دەبینی هەژار پرۆژەیەکە بۆ تاقیکردنەوەی تۆ تاوەکو خوددا ئێمە تاقی بکاتەوە بزانێ ئەوانە چێن کە بەخشندن ئەگەر فەقیر نبووایە هەژار نبووایە بەخشندەی مرۆڤ دەرنەدەکەوت ئەگەر نەخۆش نبووایە زیرەکی دکتۆرەکانمان دەرنەدەکەوت ئەگەر گرفت و ئارێشە نەبێت لە لای ئەندامانی کۆمەلگا مرۆڤبوونی منیش دەرنەدەکەوت کەواتە هەموو لە ڕاستیدا پێمان دەڵێ دوجار ئەبێ زۆر بوەستین لەسەر پرۆژەی کرانەوە لەگەڵ داخراندا نەبین لەگەڵ کرانەوە بین ینی چەوە دەرگەهێت بەهشت دەکرینە و بیتە بەهشت بەڵێ هەروەسا کرد ئەمیش دەرگەهێت کرانەوێ بکەین ڕاستە دنیاوی دروستەوە ڕاستە بەڵێ مامۆستا پرسیارێکی دن هەیە دیسان جهێ گرنگیە بێتە پێدان چەوە بکارین پشکداریە بکەین خۆشی و نەخۆشیت هەفتوو حکمی چەندێ ئەم هەمیت ناف کۆمەلگەهێکی داژین خۆشی و نەخۆشی ڕوێمە هەماتکەن ڕاست ئەم چەوە بشین ڕووی پراکتیکی و عملی ئەم بشین هەفکار بیرگەلیک بە خاڵێکی زۆر سەرەکی جارێکی تر قەچێکە بچمەوە لە سوورەتی فاتحە ئەگە تەماشا بکەی فاتحە دەست پێکە بە ئەلحەمدو الحمد لله رب العالمین دەڵێن فەرق چێ لە بینی حەمد و شکر 1 2 3 4 5 6 یەکێک لە جیاوازەکان ئەوەیە حەمد سوپاسکردنی خوددایە لەسەر نیعمەتێک کە دای بە تۆ یان دای بە ئامادەبووان یان دای بە مرۆڤایەتی هەمووی بە غەیری تۆ شکر کاتێک شکر دەکەی کە خوددا نیعمەتێکی تایبەت بە ذاتی تۆ دەدا تۆ خۆت وەکو تاک لەبەر ئەو نیعمەتەی تایبەت بۆ تۆ هاتووە سوپاسی خوددا دەکەی خوددا لە شکرا قبولێتی شکر بدەی بە یەکێکی دیش ئەنیشکر لی وەلی والیدەیکە بەس ناڵێ ئەحمیدنی وەحمید والیدەیکە حەمد تایبەتمەندی خوددایە ئەمە مانای چییە ئەمە مانای وایە خوددا بۆیە بە حەمد دەست پێ دەکا پێمان دەڵێ ئێمەی مرۆڤ تەنها نابێت سوپاسی خوا بکەین لەسەر چاکەیەک و نیعمەتێک کە خوددا بە ئێمەی دەدا ئەوە شکرە دەیکەین بەس خوددا پێمان دەڵێ لە هەر شوێنێکی دنیا لە هەر شوێنێکی ئەو دنیاە مرۆڤێک خوددا چاکەی لەگەڵا کرد لە هەر شوێنێکی ئەو دنیاە مرۆڤ کەوتە خۆشی مەفروزە ئێمە حەمدی خوددا بکەین یعنی ئەگەر گوتیان کۆمەڵە کرێکارێک لە نێو کانەکانی پۆلیڤیا وەکو ئەو ساڵە هاتنە چۆنە لە نزیک بەمردن ئێمە دەبێت خەم بخۆین وەختێ دەڵێن هاتە ڤەکردن و هاتە کرانەوە و وەختێ دەڵێن دەرگا لە سەروان کرایەوە و ئەوان ڕزگار بوون مە لێرە دەڵێن ئەلحەمدوللیلە مەنایەن ناسین ناشزانین ئەوانە چ دینن بەس خوددا دەڵێ حەمدی خوددا دەبێ بکەن حەمد کاتێک ئێمە سوپاسی خوددا دەکەین و حەمدی خوددا دەکەین لەسەر هەر چاکەیەک و هەر خۆشیەک بۆ هەموو مرۆڤایەتی دێ بۆیە دەبێ خەم بخۆین لە هەر تەقینەوەیەک لە هەر وڵاتێکی ئەوروپا دەکرێت لە هەر وڵاتێکی دنیا دەکرێت دەبێت خەم بخۆین لە خەمی هەموو ئینسانێکا بین کە دێتە کوشتن دەبێت لە خۆشیشا لە هەمان کادا لەگەڵ ئەواندا بەشدار بین بۆیە دەبینی خوا سوبحانەهو وتەعالا تاکید دەکاتەوە لەسەر ئەم چەمکە کە دەستەواژەی حەمدە خاڵێکی دی ئەوش ئەوەیە کە ئێمە بۆ دەبێت لەگەڵ خۆشی و ناخۆشیەکانی یەکتر بژین چونکە بەڕاستی نابێ ئێمە لە جانەوەرەکانی دیکە کەمتر بین کاکە جانەوەرەکانی دیکە بە خەم و خۆشی و ناخۆشی یەکتر بەشدار هەفتوو هەیە ئەبینی چۆن دەبێ مرۆڤ لە سەروی ئەوان بێ و خاوەنی عەقڵ بێ وەک ئەوان نەبێ مەفروزە لەوان چاکتر بێ خاڵی دی ئەوەی لە ڕاستیدا ئەوەی کەوا لە ئێمە دەکات بەشدار بین ئەوەیە کە ئێمە زانی کۆمەڵگەیەکین هێشتا زۆر جا بە خۆمان دەڵێن کۆمەڵگە بەس لە ڕووی زانستی کۆمەڵناسان بە من دەڵێن کۆمەڵناسان دەڵێن هێشتا وڵاتی ئێمە نەبووتە جڤاک نەبووتە کۆمەڵگە ڕەنگە ئەو دەستەواژە زاراوە کرمانجی ژوورۆ چاکتر بێت لە وشەی کۆمەڵگە بەمانایەک یعنی ئێمە جەماوەرمان هەیە یعنی چی کۆمەڵە کەسێکین تێکەڵین لەگەڵ یەکە کۆمەڵە کەسێکین 5 ملیۆن کەسین لەم هەرێمە تێکەڵین لەگەڵ یەکدا
ئەم تێکەڵیە ئێمەوە ئەزانین بەمە دەڵین کۆمەڵگە لە ڕاستیدا کۆمەڵگە قۆناغێکی پێشکەوتوترە لە جەماوەربوون تێکەڵبوون وەکو بڵێ ئەگەر زمانی عەربی دەڵێن تەجەموع جایە مجتەمع جایە کۆمیونیتی شتێکی بڵندترە لەوەی کە ئێمە تەنها گروپێک لەگەڵ یەکدا کۆبینەوە ئەم کۆبوونەوەی کە ئێمە لەگەڵ یەکدا کۆ دەبینەوە تۆ کۆبوونەوەی کوردەواری دیوە خۆشترین شایی کوردەواری یەک تاکە نەفەر دەتوانێت بێ یەک وشە فڕێ بدا و بیکا بە شین بیکا بە تەقە و بێتە کوشتن خەڵک دەبینی ئەو مانای چییە مانەی وایە ئێمە لە ڕاستیدا زۆر وەک یەک نین بەس وەختێک کە گرفتێک و ئاریشەیەک لە ئەوروپا دروست دەبێ تەماشا دەکەی ئەوە کۆمەڵگە و کۆمیونیتیە ئەوە مجتەمەع هەموو پشتی یەک دەگرن هەموو مۆمەکان لەگەڵ یەکدا دەگرستێنن کەس شەڕ لەگەڵ ئەوی دی ناکە کەس بەوی دیکە لۆمە ئەوی دیکە ناکە کەس ناڵێ ئەمە خەتای تۆ بوو کەس ناڵێ هەموو جارە دەڵێن هەتا قەیرانەکە دەچێ هەتا کێشەکە دەچێ لە سەرمە هەموو کۆ دەبنەوە لەگەڵ یەکا پشتی یەک دەگرن ئێمە وانین ئێمە لە کاتی موسیبەتە محاسبە یەکتر دەکەین دەڵێن خەتای تۆ بوو ئەو دەڵێ خەتای تۆ بوو ئەو دەڵێ خەتای فلان حزب بوو ئێمە زۆر ئاسانی کۆ دەبینەوە زۆر بە ئاسانیشدا دەبڕین و یەکجا دەبینەوە مامۆستاکەوتە جەنابێتە دەبێت وێ بێژیتن کە نافهەمی کۆمەڵگەیەکێدا ئاریشە و لێک تێنەگەشتن یا هەیە بەڵام ئاستێت بلندات وێتن هەمی هەفتوو بگرن ڕاستە کەواتە لە کاتی کێشەکانە دەبێت سوود وەرگرین لەم دەستەواژەیە کۆمەڵناسان ئێمە فێری ئەوە بکەن چۆن ئێمە لە جەماوەرەوە ببین بە کۆمەڵگە چونکە کۆمەڵگە و کۆمیونیتی قۆناغێکی بڵندترە لەسەر کۆمەڵە خاڵک دەبێت ڕێککەوتبێتین کۆمەڵە خاڵەکە بێ لەسەری ڕێککەوتبێتین ئەو کاتە ئێمە بەڕاستی دەتوانین لە خۆشی و ناخۆشی یەکترا بەشدار بین ئێستا وانین ئێستا ئێمە وانین چونکە نیکیتی نێشێکە لە ڕۆژهەڵات ناسەکان دەڵێ کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی تێکەڵە بەڵام تەبا نییە کۆمەڵگەیەکی تێکەڵە تەبا نییە لە دوورەوە تەماشای کۆمەڵگەی کوردی بکەی لە ئاهەنگیا لە شایی و شینیا زۆر تێکەڵە بەس بچیتە ناوی تەماشا دەکەی لە ناو شینەکەیە لە ناو پرسە لە ناو بەهێو پرسە چی هەیە ئاریشە مشکلە و گرفت هەیە شەڕ هەیە ئەو دەڵێ ئەو قسەیەک دەکا و قسێ دەکات دەچتە نێو شاییەک و خۆشیەک کێشە هەیە بۆیە دەبینی حیزبەکانیشمانوان حیزبەکانیش ماوەیەک لە میکانیزمێکا کۆ دەبنەوە دەڵێ هەموو یەکن دوای کە پرسێکی وەک سەر بەخۆی دێ سێرەکەی هەموو زۆر قەینا جیاوازن بەڵام دەبینی دژایەتی یەکتر دەکەن کەواتە قۆناغێکمان ماوە لە ڕووی کۆمەڵناسی ئێمە بگۆڕین لە جەماوەرەوە بۆ کۆمەڵگا بگۆڕین بۆ جڤاک ئەو کاتە لە ڕاستیدا دەتوانین بڵێن ئێمە لە خەمی یەکتردا بووینە خاڵێکی تر کە بەڕاستی ینی ڕێگرە لە بەردەمی ئەم خۆشی و ناخۆشیە یعنی ئێمە پێمان وایە خۆمان هەموو شتێکین ئەوە خراپە یعنی چۆن سۆپەرمارکێت دەڵێ من هەموو شتێکم هەیە پێویستیم بە سۆپەرمارکێتێکی دیکەنی هەموو شتەکانت لە لای من دەست دەکەوێت مرۆڤی مە لازمە وا تێنەگە هەموو شت لە لای ئەو دەست دەکەوێت مرۆڤی ئینسکلۆپیدی مرۆڤی مەوسوعیمان نییە جا ئەمە بەستمەوە بوو بڵێم کۆمەڵگا دەستەواژەیەکی فراوانترە لە جەماوەر دەبێت پێی بگەین ئەگەر پێی گەیشتین ئەو کات وەکو کۆمەڵگەی ئەوروپا وەکو جڤاکی ئەوروپی لە خۆشیدا لەگەڵ یەک دەبین لە ناخۆشیشدا لەگەڵ یەک بڵێ مامۆستاگیانم وەک مسلمان گەلێ مسلمان ئەم gelek navên Xwedê Teala bertikên û dubare dikên jiyana xwe da û giringîş pê deyn wek dirûşm û şiar بەڵام çend giring e mamosta ev nave bêne praktîzekirin di jiyana me da û me fêrî pêk ve jiyanê bikin bi nomûna Rehman Rahîm Letîf ewane hemû welme bikin ke em bibîne ev cûre kese nimûneka bercest waqeî تۆ ئەماژە بە دوو ناوی سەرەکی کرد یعنی لە نەوەتونە ناوی خدا بۆ بسم الله الرحمن الرحیم اسمی ذاتی خۆی هەڵبژارد کە ئەڵڵایە لەگەڵ دوو ناوی دیکە ڕەحمان و ڕەحیم حکمت چییە دوو ناوی دیکە نەهات حکمت لەوەیە خدا بەمە دەڵێ اسمی ڕەحمان ناوی ڕەحمان یعنی ئەو خودایەی کە ڕەحم دەکا ئاگادار دەبێ سەرپەرشتی دەکا بۆچێ بۆ مسلمان بۆ نامسلمان بۆ پیاو بۆ ژن بۆ مناڵ بۆ گەورە بۆ نەخۆش بۆ ساغ بۆ بێباوەڕ بۆ باوەڕدار بۆ ئەو کەسەی جۆنی پێدەدا بۆ ئەو کەسەی دەیپەرستێ خدا هیچ فەرقێک ناکە هیچ فەرقێک ناکە بۆیە دەڵێن زانایان دەڵێن ئیسمی ڕەحمان بۆ دنیاە یعنی خدا سوبحانەوە تەعالە زۆر خەڵک پرسیار دەکات دەڵێ فڵانە کەس کوفر دەکا بۆچی خوا ڕووی ڕەش ناکە خوا ڕووی کەس ڕەش ناکە خدا لە دنیا بڕیاری داوە تۆڵە لە کەس نەسێنێتەوە خدا تۆڵە ناکاتەوە لە خدا ناوی ئەڕەحمانە بەو مانایی کە خدا صفەتی ئەڕەحمانی بۆ ئەو دنیاە داناوە لە قیامەتیشدا هەر بەو صفەتەی سەرپەرشتی مرۆڤەکان هەمووی دەکا مانای وایە خدا دەسەڵاتی فراوانیەکەی لە ئیسمی ئەڕەحماندا کۆ کردو بۆیە تەماشا دەکەی هەر سوورەتی فاتحە دەڵێ الحەمد لله رب العالمین الرحمن الرحیم مالکی یوم الدین
بۆیە دەڵێ وەکانە بالمؤمنینە ڕەحیمە ئەم نوێژ و ڕۆژ و خەڵکە لە فڵانە کەس نوێژەکە بە ڕۆژۆ بێ عیبادەتی خواکە و بۆ ژیانی ناخۆشە چونکە دواکەوتووە لە ڕووی زانستیەوە با عیبادەتکە ئەم عیبادەتی بۆچی ئەم عیبادەتی بۆ ڕۆژی قیامەت تا دوو تشتێ لێک جدانە بەڵێ وەک دنیا سەردەریەکە تایبەت بێت ڕاستە وەک ئاخرەتی سەردەریەکە تایبەت بێت ڕاستە کەواتە بمانەوە وەک ئەوروپا بژین دەبێ وەکو ئەوروپا زانا بین وەکو ئەوروپا پێشکەوتوو بین بمانەوە لە قیامەتا باشبین ئەوە عیبادەت و نوێژ و ڕۆژ و زەکات و حەج بۆ قیامەت چی ئەو ئاەتە دەکەین واتقوا الله ويعلمكم الله بەڵێ ئەوە پێمان دەڵێ وەکو گوتم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين زانایان دەڵێن ئەم تەقسیمە ئاوایە الحمد لله رب العالمين الرحمن خدا الرحمن لە تەنیشتی رب العالمين دا دەنێ ئەوە صفەتێتی بۆ هەموو مرۆڤایەتی الرحيم مالك يوم الدين ئینجا دێ كأنه خوا سبحانه وتعالى بۆ ڕۆژی دین بۆ ڕۆژی دوایی صفەتی ڕەحیمی بەکاردێنێ بۆیە خدا لە قورئان دەفەرمێ وكان بالمؤمنين رحيما بۆ ئیمانداران خدا ڕەحیمە ئەی بۆ هەموو خەڵکی ڕەحمانە کەواتە لەبەر ئەوەیە قل ادعوا الله أو ادعوا الرحمن بۆچی ڕەحمان لەگەڵ ئەڵڵا دێتە وتن دەڵێ دەتوانی بە یەکێک ناوی عەبدوڕەحیم بێ پێ بڵێ ڕەحیم چونکە ڕەحیم جوزئیە دەتوانێت جوزئێک لە ڕەحمەتی هەیە بەس هیچ ئینسان نابێ پێ بڵێ ئەڵڵا هیچ ئینسانیش نابێ پێ بڵێ ڕەحمان نابێت کەس بە من بڵێ ڕەحمان ئەبێ هەر بە من بڵێ عەبدوڕەحمان بۆ چونکە صفەتی ڕەحمان لە ئینسانە نییە لە خودایە هەیە بەڵام خدا دەیەوێت فێرمان کات کە ئێمە سوود لەم ئیسمە وەربگرین ئێمە خێرمان بۆ هەموو مرۆڤایەتی ببێ خێرمان بۆ هەموو مرۆڤایەتی ببێ لە نەتیجە ئەمە دەردەکەوێ ئەسمائی حوسنا مامۆستا بەدیعزەمان سەعیدی کوردی زۆر ئاماژەی پێ دەکات ئەسمائی حوسنا بە من دەڵێ هەندێک ئەسما هەن وەکو دەڵێ خدا لە دنیا بەکاری دێنێ خدا الحەلیمە لە دنیا خدا لە قیامەت منتەقیمە ئەو کەسەی کەوا فرعونە ئەو کەسەی نەمرودە ئەو کەسەی کە خەڵکی کوشتووە ئەو کەسەی کەوا ئیلا هەرچی کردووە خدا تۆڵە لەو دەکا لە قیامەت تۆڵە لەو دەکە بۆیە خدا ئیسمی منتەقیمی دەبا بۆ قیامەت بەڵام ئیسمی الحەلیمی خدا حەلیمە بەرامبەر بە هەمومان هیچ کێشەیەک لەوەیانی هەر لەبەر ئەوەیە دەبینی ئێمە پێکەوە ژیان چۆن سوود وەردەگرین لە ئەسمائی حوسنا یعنی خدا کە دەفەرمێ قابضە باسطە یعنی ئەم قابضە ئەم قەبز و بەستە جارێکی تر زۆر گرنگە مامۆستا ناسیری سوبحانی ئاماژەی زۆر پێکە یعنی زۆر گرنگە بزانین ئەم دوو صیفەتە کە پێچەوانەی یەکترن مانای چیە مانای وایە ئێمەش دەبێ لە شتە خراپەکانە لە خۆ بگرینەوە لە شتە باشەکانە ببەخشین و پەخش بکەینەوە جارێکی تر ئاوا سوود لە ناوەکان وەرگری بەڵام یەکێ لەو ناوانەی کەوا بەرامبەری نییە وەکو ئەم ناوانی کە گوتم خدا ناوی الحەی هەموو ژیان لە ئیسمی الحەی لە ناوی زیندوی خدا مانەکانی ژیان وەردەگری کەواتە ئێمە لەم حاڵەتەدا جارێکی تریش ئەوەت پێ بڵم لە ئیسمی سوورەتی فاتیحە و کرانەوە فەرقی حەمد چییە لەگەڵ مەدح دەکرێت من مەدحی تۆ بکەم و دەکرێت مەدحی ئەو ستۆدیۆیش بکەم یعنی مەدح بۆ نازیندوش دێتە ئەنجام بەڵام حەمد هەر بۆ زیندووە کەواتە جارێکی تر ژیان لە نێو وشەی ئەلحەمدابوونی هەیە ژیان لە نێو وشەی ئەلحەمدابوونی هەموو ئەمانە پێمان دەڵێ لە ڕاستیدا دەکرێت ئەمە فراوانتر سوودی دەوەربگرین پەیامەکانی مامۆستا بەدیعزەمان مامۆستاگیان جەنابەت دەڵێتن کە ئەم ناوانە بوو پێکەوە ژیانە یعنی کە ئێمە فێرە پێکەوە ژیان بکەن بەلێ ئەگەر سەحلی بکەین ڕیواتێکێدا کە بژیت ئەگەر کەسێک بەناوە بژمێریت و بەر بکەت ڕۆژانە بێژیت ئەو کەس دیشتە بە حەشتێ ئایا ئەڤەل vêre dê بینەرێ مەvêgavê guhdaryamet ketin bijmêrît ڕۆژانە یان jî bikete praktîkî عملî jiyana xwe ڕاستە حتمما ئەوە ڕاستە حتمما بە لەبەرکردن نییە یعنی مەسلەی لەبەرکردن نیە هەمیشە دەڵێم من ئەحساها چ دەڵێ ڕاستە یعنی دەبێت ئێمە ئەم ناوانە لە ژیانی ڕۆژەمان لە ژیانی ڕۆژانەی خۆماندا بێ پراکتیزەیکەین لە ئێمە دەرکەوێت وەکو گوتم ئێستا ڕەمەزان دێ خەڵک دەڵێ بە برادەرەکانی دەڵێ من لە قورئان گەیشتومەتە ئەوێ گوتم بە هاوڕێکانت مەڵێ لە قورئان خوێندن گەیشتومەتە چۆ وانە پێیان بڵێ قورئان تۆی گەیاندۆتە چۆ قورئان تۆی گەیاندەچۆ بەکردەوە ئەجنا ئاسانە هەموو ئەم خەڵکە لە ڕەمەزانە ڕەنگە 3 ختمە و 4 ختمە بکە بەڵام ئەم هەموو کوشتار و ئەم هەموو کێشەیە لە کۆمەڵگەی ئێمە هەیە ئەبینی کەواتە ئەو قسەی خۆت کرد ڕاستە ئەوە وەڵامەکەیەتی کە ئەم ئەسمائی حوسنایە دەبێت بێتە پراکتیزەکردن لە ژیانی ڕۆژان ئەی مامۆستا ڕیوایەت یعنی چی لێ بکەین ئایا گوماند کەویتە سەر vê ڕیوەتێ کە نە پێغەمبەری گوتیە سەڵات سەر بن یان jî تێگەهشتن خەلەل تێدا هەیە بەرامبەر vê ڕیوەتێ حتمما تێگەشتن گرنگە یعنی تێگەشتن گرنگە مەفروزە ئەوە لەگەڵ قورئان بێتەوە لێکدان تاوەکو بزانین چ مەنا دەبەخشێ لەگەڵ قورئان کاتێک کە دێتە لێکدان بۆ دەردەکەوێ دەبێت بێتە پراکتیزەکردن چونکە قورئان خوێندن
لە هەمان کاتدا قورآن لەبەرکردن حفظی قورآن خدا لە قورآندا تأکید لە ئێمە ناکە قورآن حفظکەین چونکە قورآن خۆی دەڵێ من حفظم کردووە ئێوە چ دەکەن دەڵێ بە ئێوەم گوت قورآن لیەدەبەروا ئایەتی وتم قورآن ئەفەلا یەتەدەبەرون القورآن لە قورآن مانا و شاراوەکان دەربێنن لە قورآن تێبگەن بۆ ژیانی خۆت مامۆستا گیان دیسان مدوێت بزانین ئەف خاڵێن هەفپشک ناوبەرە مرۆڤاندا چەوە ئەم ببینین یعنی چەوە هەستێک ئەحساسێک دەفمە دروست ببیتن و ئەم ببینین خەلکێک جڤاکێمە یە گەهشتیەک و تەقبلە هەفدووتکەن و یبینە مکمل و تەواوکەرێت یەکتر گرنگە نیەتی یەکتر نەخوێنەوە کۆمەلگای ئێمە کۆمەلگەیەکە چونکە ساڵانێکی دوور و درێژ باسی ئەڵم دوور و درێژ مەبەستم ئێمە لە مادەکانەوە بێدەوڵەتین ئێمە لە ژێر دەستی داگیرکەران بووینە هەمیشە لەگەڵ دەسەڵاتدارانی کە حکمی ئێمەیان کردووە هەمیشە بە گومان ژیاوین کۆمەلگەی کوردی یەکێ لە خاڵەکانی کە تێدایەتی جوواکی کوردی بریتە لە مەسلەی گومان چییە؟ گومان ئەو حاڵەتەیە کە ئێستاکە هەر کەسێک کارێکی چاک کات تەماشاکە خەڵک چۆن تەفسیرێکە ئەڵێن ئەوە لەبەر پارە بوو ئەوە لەبەر نازام چی بوو ئەوە لەبەرەوە بوو کەم کەس ئەزانێ قسەیەکی خێر بکا بڵێ وەڵایی جارێ نقطەیەکی دی ئەمەسا بەدی زەمان سەعیدی کوردی پێمان دەڵێ بۆ ئەوەی ئێمە هاوکاری یەکتری بکەین بۆ ئەوەی لەگەڵ یەکە هاوکار بین خاڵی یەکەم پێویستە لە نیەتی یەکتر نەخوێنین ئینەمە الأعمال بالنیات بۆ قیامەت کەس ئێستا لە دنیا نازانێ من و تۆ بەرنامەیە بۆ پێشکەش دەکەین هەر کەس بۆ خۆی قسێک دەکات لە قیامەت خدا دەزانێ ئینەمە الأعمال بالنیات نیەتمان چییە لە پێشکەشکردنی ئەو بەرنامە بەس لە ژیانی ڕۆژانە ئینەمە النیات بالأعمال ئێمە نیەتمان بوو تۆ حەزت کرد بەرنامە پێشکەشکەی نیەتت بوو ئەو بە عەمەلی هاتی تەقدیم دەکەی کەواتە لە دنیا ئێمە تەماشای زاهر دەکەین وا ناڵێن دەڵێن شەرع زاهر بینە یعنی ئێمە سەیری زاهر دەکەین یعنی حکوومەتت بینی هاوڕێکەی خۆتت بینی کۆمەڵەیەکت بینی حیزبێکت بینی کارێکی چاک ئەنجام دەدا حەق نەبێ بە نیەت هیچ نیەت تەسیر لە تۆ ناکە مهم پرۆژەیەکی جوانی کردووە ئێمە سوودمەند دەبین ئەو نیەتی خۆی چۆنە لە قیامەت خدا محاسبەی نیەتی ئەو دەکە بۆیە بەدی زەمان سەعیدی کوردی قسەیەکی جوان دەکە دەڵێت تۆ بە ڕێگای خۆت دەڕۆی تەماشا دەکەی پیاوێک خەریکی هەڵکەندنی بیرێکە تۆ لە مێشکی خۆت دەڵێ ئەو پیاوە حتمما زێڕی دۆزیوە تۆ لێرە حتمما ئەو بە دوای زێر دەگەڕێ بۆ من نەچم یارمەتی بدەم ئەچم یارمەتی دەدەم حتمما ئەگەر گەشت بە زێر منی شەریک دەبم تشتێک بەرمە بکەیت دەڵێ ئەگەر بە تۆ دەڵێ ئەگەر ئەو پیاو هات گوتی برادەر تۆ بە دوای زێر دەگەڕێ من یارمەتی دەدەم ئەگەر گەیشتە زێر نیوە بۆ من دەڵێ تۆ نیەتتان مختەلیفە تۆ بۆ ئەو دەگەڕی بەس ئەو هاتۆ بۆ زێر دەگەڕێ تۆ کە بۆ ئەو دەگەڕی دەڵێ حەق نەبێ بە نیەتی ئەو قبولکە ئیش لەگەڵ تۆ دەکا شو لەگەڵ تۆ دەکا ئیشی تۆ دەکا بە نیوە ینی ئیشەکەی تۆی ئاسان کرد دوای حتمما هەر دەگا بە ئەو خۆ ئەگەر گەیشت بە زێر هەر با بگا بە زێر باشترە تۆ باشتر بەتەمای ئەوە نەبووی بەس کە گەیشت بە ئەو دەڕوا ئەو ئاوی ناوێ لە نەتیجە ئیشی بۆ تۆ ئاسان کردووە کەواتە ئێمە حەقمان نەبێ بە نیەتی ئەو کەسانە ئەمە زۆر گومانە دوو حزب دەیەوێت لەگەڵ یەکا ئیش بکە دوو گروپ دەیانەوێت لەگەڵ یەکا ئیش بکەن ماوەیەک لەگەڵ یەک کار دەکەن دوای هەڵدەوەشێتەوە ئیشەکە بۆ چونکە لە ئەنجامە لە نیەتی یەکتر بەگومانن ئێمە حەقمان نەبێ بە نیەت ئێمە سێری کردەوەی ڕۆژانە بکەین لەبەرەوە هاوکاری لە نێو کۆمەڵگەدا دراوسەیەک لەگەڵ دراوسەکەی باشە تا زۆر باشە حەقمان چییە بە هەر نیەتێکە هاوڕێک لەگەڵ هاوڕێکەی باشە ئەمانە پێمان دەڵێن لە ڕاستیدا ئەمان باتەوە سەرکارێکەوە هاوکاری مرۆڤایەتی دێڕێکم هەیە دەڵێم هەمیشە ئێمە بڵێن هاوکاری لەسەر چی نەک لەگەڵ چیە حەقمان نییە لەگەڵ چیە بەس چیەکە مادام کاری باشە خوا فەرمی وتعاونوا على البر والتقوى بەڵام ئەگەر ئیثم و عدوان بوو ولا تعاونوا على الإثم والعدوان مامۆستاگیان پرسیارێکی ڕاستی جەنابێتەکەین و پشتیوێ ناوبەرەیە دێ بەرسەوێ وەربگرین ئەو ژیاوێ مەد بزانین بۆ دروستکردنا پێکڤژیانێکا تەندروست و ساخلەم ناو کۆمەڵگەهێن مەدە تایبەتی کۆمەڵگەها کوردی ئەمکیوێ دەست پێ بکەین الخێزانی دەست پێ بکەین الپەروەردێ و زانستی دەست پێ بکەین الیاسایی دەست پێ بکەین پشتی ناوبەرێ دێ گوهداریە بەرسە بکەین بینن ڕێزدار دەمێ ناوبەرێکی هاتی و دێ زەڤرینە فلایەوەین ڕێزدار تەماشەوانان دووبارە سەڵاف سەروە بن وەکمە پێشی ناوبەرێ ئاماژە پێدای پرسیارەکە گرنگ ماڕستەی جەنابێ مامۆستای کرد کە بوو دروستبینا پێکڤژیانەکە تەندروست لێک نزیکبوونەکە تەمام ناوبەرە جڤاکێن مەدا مە چ ڕێوشین هەنە ئەم vê چەندەها ئەنجام بدەین ئەیا مامۆستاگیان خێزانێ دەست پێ بکەین کە پێکڤژیانە دروست ببیتن یان ژیلی یاسایە ڕێک پێخین کە پێکڤژیان دروست ببیتن
یان ژیل پەروەردە و زانست و فێربینێ دەست پێ بکەین ڕاستە چ خاڵ خاڵێکی گرنگترای ڕاست بەدڵنیایی هەموو ئەوانەی گوتت هەمووی گرنگە یعنی کەس نییە بتوانێت بڵێ یەکێک لەو خاڵانە گرنگ نییە هەمووی گرنگە بەڵام دوجار ئێمە هەر قسە لە پێکەوە ژیانەکەین باسمان لە ئینسانە کەواتە زۆر گرنگە ئینسان لە پێکەوە ژیان بگە ناوم ناوە پێکەوە ژیان یان پێکەوە هەڵکردن پێکەوە ژیان ئەو کەسانن کە بە ئارەزوومەندانە بڕیارەدەن لە شوێنێکدا بژێن خۆیان بڕیارەدەن لە شوێنێکدا بژین بەس تۆ کاتێک کە دەچیتە زانکۆیەک ئەم قوتابیانە نەیانزانیوە زانکۆی سەلاحەدین چەند هەزار قوتابی تایە و لە کاتی خولی ئەواندا دێنە ئەوێ کەواتە پێویستە لەگەڵیانە بتوان هەڵکەن هەتا کاتێک کە دابەشیانەکەن بەسەر پۆلەکانیانە بەدەستی خۆیان نییە لە کام پۆلن بۆ نمونە لەو کاتێ ئەبێ هەڵکەن لەگەڵ ئەو کەسێکە لە پۆلەکەی منێکی بادینی نزانم هەلکردن چییە بەمانای چی بەمانای فەرقەیە لە بینی تەعایش و معایشە بەمانایەکی دی کە دەبێت بزانین تۆ تەحملی کەسێکی دیکە بکەیت یعنی ئێستا من و تۆ بەدەستی من نییە لەم عەسرە هاتیینە بوون دەکرات تۆ بەری 100 ساڵ بوویتایە من پشتی 100 ساڵ بێم من و تۆ یەکترمان نەدەدی بەس کە هاتین ئێستا ئەم 7.5 ئەم 7 ملیار و نیو ئینسانەی ئێستا لەسەر ڕووی زەویە ئەم 5-6 ملیۆن هاوڵاتی لە هەرێمی کوردستان ئێستا دەژی ئەمانە هیچیان دەستیان نەبووە لەوەی کە لەم کاتە هات نەبوون ڕەنگە بەری 100 ساڵ حەزیان بکردای هەندێک حەزبکە بەری پشتی 100 ساڵ بێ بۆ نمونایان وانە بەس کە هاتین لازمە تەحمل یەک بکەین یعنی پێ دەگوترێت پێکەوە هەڵکردن کەواتە پێکەوە هەڵکردن جیایە لە پێکەوە ژیان پێکەوە ژیان پرۆسەیەکە چۆن دەڵێ خۆت هەڵی دەبژێری بەس ئەوی دی دەستی تۆ تێدانی ڕادیە و ئیکلا بەو شێوازە کەواتە ئێمە ئێستا کە ئینسانیەت کاتێ لەسەر ڕووی زەوی ئەوەندە کەس دەژین دەستی ئێمەی تێدا نەبووە لە کوردستان ئەم خەڵکانە هەن دەستی خەڵکی تێدا نەبووە کە دەستی چ بکەین ینی چی بکەین کەواتە مەفروزە لازمە پێت ویە پێویستە چی بکەین لەگەڵ یەک هەڵ بکەین لەگەڵ یەک تەحمل بکەین بەمسەی بەڕێز پێکڤەژیانە سیاسیت ناوبەرە لایەنین سیاسیدا چەند ڕەنگڤەدان هەیەت ناو کۆمەڵگەهێدا کە کۆمەڵگەهێکە تەندروست لێ دەرچیتن بنەتیجە کۆمەڵگەهێکە وەتف ساز ببیتن کە ئەوژی پێک بژین شەقامی کوردی بە پلەی یەکەم شەقامێکی سیاسیە ینی بازار و نیجانەبێتە وەک ئیجابیت بێژیت یان وەک وەڵا خەریکە بڵم نەگەتیڤ و باش نەبێ ینی کارێکی نەباشە ئەی ئەم ناوەجێ فرەلایانی شتێکی باشە بەس شەقام نابێت سیاسی بێمانە چییە شەقامی کوردی کاڵێ شەقامی سیاسیە هەموو تەماشای کاری سیاسی دەکەن ینی شەقام سیاسی یعنی خەڵکی کوردستان هەمووی خۆی کردووە بە سیاسی لە کاتێکدا مەفروزە هەمووی سیاسی نەبێ هەر کەسە لە پیشەی خۆی هەر کەسە بەکاری خۆی یعنی تۆ خەڵک لە بازار لە هەر شوێنێک بدوێنی هەمووی ئەتوانێت قسە بکات لە سیاست سیاسەتیش زانستە ناکری هەموو کەس قسەی لێ بکە مەبەستم ئەوە بڵێم پەیوەندی نێوان حیزبە سیاسیەکان تێک چێت پەیوەندی کۆمەڵایەتیش تێک دەچێت لە کاتێک مەفروز وا بوو پەیوەندی سیاسی حیزبەکان ئەگەر چاک بوو هەر چاک بین ئەگەر خراپ بوو یعنی پێویست بەوە دەبێت کۆمەلگا پەیوەندەکانی پتۆ بێ پەیوەندەکانی خۆی تێک نەدا پەیوەندی هۆزەکان تێک نەچێت پەیوەندی نێو ئەندامەکان تێک نەچێت پەیوەندی حیزبەکان لەگەڵ یەکات تێکەچێت لەبەر بۆچوونێکی سیاسی کاتیە بەس ئێمە پەیوەندیەکی ژیانی درێژمان لەگەڵ یەکداستەگیان سەر گوتنە جەنابێتە کە بژێ کۆمەلگەهامە کۆمەلگەهەکە سیاسیە و هەمان دەمدا قیادیت حیزبا زۆر جار گلێل جمهوری خودکەن بژنێ وعیەوان یا کێمە یان کو هەندێک جارە گەلاوێ چەندێتکەن کە هەستا ئەنتیماء سیاسی زۆر جار یا وەکی بنێ گەرموگۆر نیەلدەف جەرەبێتە ژیت بژیت کۆمەلگەهامە سیاسیە ینی ئەvە حزبی شەقامی ئێمە شەقامێکی حزبیە چونکە دەکرێت حزبی بی تۆ کە حزبی بووی سیاسیت وەختە تۆ حزبی بی سیاسی بەس وەختێ تۆ سیاسی بی مەرجنێت تۆ حزبی بی دەکرێت سیاسی بی حزبی نەبی یعنی ئەگە دەستەواژەکەم ورترکەمەوە شەقامیمە شەقامێکی حزبیە مەفروز وا بوو شەقامی حزبی نەبێ یعنی چی بێ شەقامێکی چۆن دەڵێ نیشتیمانی بێ شەقامێکی نیشتیمانی بێت نیشتیمان بە مانە فراوانەکەی وەربگرێ ئەو کاتە هەر حزبێکەیە و هەر ڕەنگێکەیە ئێمە کێشەمان بۆ دروست نەکە ئەمسەگیان کومەکە گەنجاژیت کلمەت بەرهەبن ئەم دەرفەتێ بدەینە جەنابێ وانجی چ کومنت و سەرنجین خۆ هەنە بەخێر بێن گەلی گەنجێت بەرز کێل وهە پرسێک هەیە کەرەمکە ناوێ خۆ بێژن و دێ تۆمارکەین دەفخۆ فەرمو ناوێ جەنابێتە کاوە ئەمیر خوێندکاری مەرحەلە دووی زانکۆی سەلاحەدین کۆلێژی پەروەردە پرسیارێکم هەبوو بە سەرەتا تێبینێکم هەبوو لەسەر ئەوەی کە مامۆستا باسی پێشکەوتنی ئەوروپای کرد لە بواری تێکەڵاوبوون و بە کۆمەڵگابوون
بەڵام من پێم وایە ئەوروپا بە تەنها لە بواری تەکنەلۆژیادا پێشکەوتووە هۆکارێک کە وای کردووە کۆمەڵگای کوردیش بەرەو دواوە بچێت لە ڕووی تەوابوونەوە ئەو حیزبایەتی بوونەی کە ئێستا جەنابەت باست کرد بەڵام ئایا چی بکرێت تۆ زیاتر باست لە ئاینی ئیسلام کرد ئێمە وەکو خۆشت باست کرد کە لە کوردستاندا هەشت جۆر ئاین هەیە بەڵام ئێمە دەتوانین تەنها لە ڕووی ینی لە ڕووی ئاینی ئیسلامەوە وا بکەین کە تەبایەتی لە ناو کوردستاندا بەرقەرار بێت یاخود بە شێوەیەکی تر جگە لە ئاینیش دەتوانین تەبایی بڵاو بکەینەوە لە ڕووی خوێندنەوە بێ پەروەردە بێ قوتابخانە بێ بەڵێ دەستت خۆش بتن کیتر مامۆستا باست لە پێشکەوتن کرد کە وتێت ئەگەر بمانەوێ پێشکەوتوو بین دەبێت وەک وڵاتانی ئەوروپا بین ئایا ئەو پێشکەوتنە لە لایەنی سیاست داوەکو ئەوان بین یاخود لایەنی ئاینی ئایا هۆکاری ئەو دواکەوتنە چییە ینی دواکەوتنی تەواو نابڵکو بە شێوەیە کە لەوان دواکەوتوترین دەست خۆش کیتر پرسیار هەیە مامۆستا پرسیار ئەوە بوو ئایا قورئان بەرهەمی فکری و ڕۆحی حەزرەتی محەممەدە ئەگەر قورئان بەرهەمی فکری و ڕۆحی ئەوە فەرموودە بۆچی هەبێ و پرسیارێکی تر ئەوەیە هەر سەبارەت بۆ مۆزوعە مەسەلەی شەریعەت و فقه ئێمە مرۆڤین وایە مرۆڤیش عەقڵی هەیە ئێمە بە عەقڵی خۆمان ناتوانین ژیانی خۆمان بەڕێوەبەرین ئەگەر هەر لەژێر بڵێن ئاەتەکانی قورئانی شابێت شەریعەت و فەرموودە و ئەو جۆرە شتانە شتانێکی زیانین و ئایا ئەمانە سەریان لەم کۆمەڵگەی ئێمە تێک نایەوە حالیان پرسیارێکی تریش ئەوە بوو تۆ جەنابی فەرموود ئیسلام ئاینێکی کراوەیە داخراو نییە بەپێی ئەو ئاەتانی باز لە بەهەشت دەکەن و چەندانی تریش بەڵام ئەم واقعی ئێستەی ئیسلامی تایە ئەوە ئەسەلمێنە کە داخراوە نەکراوەیە چونکە ئەبینین ئەو هەموو کوشتنە ینی کەس قبول ناکە لە کۆمەڵگە ئێمە هۆکاری ئەوش کە کەس قبول ناکە لە حالیەن ئیسلامە چونکە ئەبینی ینی کۆمەڵگەی ئەم بۆتە کۆمەڵگەیەکی ئاینی و ئاینی ئیسلامیش دروستە ئاینی تریتیا بەڵام هاوڕێیەکم سەر بە ئاینی یارسانیە ئەڵە تەنها ناتوانێت ئێمە لە تەسکەرەکانیش بنووسین یارسانی لە کاتێک ئەمە یارسانین نەک ئیسلامین ئەمە مانای ئەوە ئاگەیەنەکە لە کۆمەڵگەی ئێمە من وایە ئاینی ئیسلام ئاینێکی داخراوە و غیری خۆی قبول نییە دەستەکانت خوش پێمەوە گەشت کیتر فەرموگیانەوەی خۆ بچێ سالار زرار دەرچووی زانکۆی سەلاحەدین بەشی فیزیک بەڵێ با منیش بڕێک بە فیزیایان قسەتان لەگە بکەم مامۆستا باسی کرانەوەت کرد دای مرۆڤ کراوە بێت جگەلەوەی دەداخراوی باسی بەهەشت و دووزەخت کرد خدا کە گردوونی دروست کردووە بەپێی ئەو نەزەرەی بیگ بەنگ کە ئێستا جێگەی قبولە بەردەوام لە فراوان بوودا کەواتە گردوون بەردەوام لە نوێگەریدایە و شووی مەزن دەڵێ کەواتە هیچ یاسایەک جێگیر نییە تو بڵێ ئەو یاسا جێگیرە مرۆڤ لەسەری بڕوا لە ئیسلامدا زۆر جار لە حەدیث باز دەکرێ مرۆڤێک لە دین هەڵگێڕێ پێی دەڵێن مرتەدەی بکوژرێ لە دەقی قورئانیش دەڵێ لا ئیکراها فی الدین بەراوردی ئەو دوانە چۆن دەکەیت و وشەیەکیش هەردووکتان لە دوتان دەگەڕان پێکەوە هەڵکردن لە زمانی وادیرتانە تاندۆزیەوە پێکەوە قەتاندنە ئەو دوانە پێکەوە ناقەتینن دەست خۆش هەر بژی بەلێکی تر فەرموو هاوکار لەتیف قوتابی جامیعەی سەلاحەدین بەشی دەروونناسی من پرسیارێکمە بووە مامۆسا ئایا قورئان بۆ حکومکردن هاتووە یاخود نا و ئایا کە بۆ حکومکردن هاتووە کۆمەڵگای ئێمە لە کوێی قورئاندایە یعنی بە چ قورئانێک یعنی بە چ دینێک حکومەکەن سپاس دەست خۆش باشە دێ بەرسەوا چەند پرسیارەکە دەینەوە کە سەرنجی تر هەبن ڕەنگە بزەڕی نەف دەفچە نابێەوە مامۆستاگیان کاکاوەی بەحسیوی چەندی کرد کە پەروەردە کۆمەڵگە هەمە لەسەر پەروەردەکە حەزبیە ینی زۆر جار تێتە پەروەردەکردن و جەنابێتە دیسان هەر بەحسیوی چەندی کرد کە ئەم بەحسکەن ئیسلام بوو تەعایشەیە بەڵام ڕەنگەت واقعەندا وەتوف دیار نەبیتن بوو بەرچاوێت خەڵکێکی بەڵێ ئێمە خۆی بەرنامەی ئێمە بەرنمەیەکی ڕۆشنبیری ئاینیە لە ڕۆ ئاینەکەشی ئاینی ئیسلامە لە هەمان کاتیشدا شێوازێکی ڕخنەیمان هەیە ئێمەش وەکو ئەوان ئێمە ڕازی نین بەم بارودۆخی کە تێیا ئەژین ینی بەرنامەی من لە 92 تا ئێستا ئەوەیە کە ئێمە ئیسلام تێگەشتێکی نوێی دەوێت
ئیسلام تێگەشتێکی نوێی دەوێت ئەم تێگەشتانەی کە لە نێوان ئەم کتێبانە بۆمان هاتووە ینی یەکەم بەرنمەیەک لەسەر داعش من کردومە کە گوتومە هەرچی داعش دەیکا لە نێو کتێبەکانی فقی ئیسلامی بوونی هەیە هەرچی داعش دەیکا لە نێو کتێبەکانی فقی ئیسلامی بوونی هەیە کەواتە تەرکیز کە سەر فقی ئیسلام ینی جیاوازیە هەیە ئیسلام فقه یعنی چییە زادەی بەشەرە وانە یعنی قورئان کەلامی خوددایە وەختێک کە مرۆڤێک دەیخوێنێ وەکو من ئاوە قسەیەکی وای لێ دەرەهێنێ کەسێکی تریش هەیە داعشش بەرهەمێنێ کەواتە ئەمە ئەو قسەیەمان پێ دەڵێ ڕاستە کتێبەکان خۆیان قسە ناکەن مرۆڤەکانن کتێبەکان دێهێنە قسەکردن بۆیە دەبینی هەمان ئەو کتێبە هەتا لای مەسیحیەکیش ینی مەسیحیەت بەم ئنجیلە لە سەردەمانی کڵێسا و سەدەکانی ناوەڕاستە ئەو هەموو هەزار بە هەزاریان کوشتووە ئێستا تێگەشتنی ئەوان بۆ ئنجیل و تێگەشتنی ئەوان شێوازێکی ترە هەموو ئاینەکانی دیکە ئێمە لە وڵات دەلایلامەمان هەیە تێگەشتێکی جوانی بۆ بوزیەت هەیە لەو لاشۆ میانمارمان هەیە کە بوزین ئەو هەموو مسلمانە سەرەبڕن کەواتە ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێ بۆیە گوتم ئینسان محوەری تەوەری سەرەکی کتێبە ئاسمانەکان هەر هەمووی ئینسانە ئینسان کراوە بوو ئینسان چاک بوو هەمومان لەگەڵ یەکدا باش دەژین دەکرێت ئیسلام جوان بێ و دەکرێت ناشرین بێ دەکرێت زەردەشتی جوان بێ و دەکرێت ناشرینیش بێ ئەو زەردەشتیەکی جوانمان پێ نیشانەدا ئێمە لە هەڵسوکەوت دەبینین وەکو باسی ئەسمای حوسنامان ئەو کەسەی ئیسلامێکی جوانمان پێ نیشانەدا ئەڵێن وەڵا ئەمە مسلمانێکی باشە وا دەڵێن بەڵام ئێمە لەو لاشەوە مسلمانێکی خراپیشمان هەیە لە هەمان کاک هەموو ئاینەکان وان کەواتە دوجار قسەمان لەسەر ئەوەیە ئیشمان لەسەر ئەوە بێ کە گوتمان لە ئینسان بەهادارتر لەسەر ڕووی زەمین نییە خاوەنی هەر دینێکە و هەر بێدینێکیشە گرنگ ئەوەیە دوجار ئینسانە کە ئینسان بوو شایانی ئەوەیە لەگەڵ یەکە ڕێز لە یەکتر بگرین بگەین بە ئامانجی هاوبەش لە گەڵجی ئەکرێ مامۆستاگیان پرسیارتمەت زۆرن و مەدوێتن ئەم زۆرترین پرسیار جەنابێتە بکەین دیسان بەشداری ئەف پرسیارە کرد کە جەنابێتە بەحسی ئەوروپا کرد کە ئەم بکەینە چافلیکرد هەندێک بوارەدا خواستە باری پەروەردەی و پێشکەفتنی و تەکنەلۆژیای بەڵام دبیژیتن ینی توتبینی تیتناتە ینی چ بوارێک ئەم بکەینە چافلیکردین خۆ بڕوانە قسەیەکی زۆر جوان هەیە یعنی وەختی ئەڵمانیا دەڕوخێ لە سەردەمی نازیەکاندا ئیدی دابڕانێک دروستەکە لەگەڵ ڕابردووکەیدا دەڵێ ئەگەر ڕابردووی نازیزمی ئێمە باش بواە بەم ڕۆژەی نەگەیاندین لەبەرەوە ئەڵمانیا هەڵدەستێتەوە یابان وەختێکە دەکەوێ لەگەڵ ڕابردووی خۆیدا دادەبڕێ چونکە ئەو ڕابردووە بوو بەمای ئەو دواکەوتنە بەدیع زەمان سەعیدی کوردی قسەیەکی جوانی هەیە کە بە قسەیان نەکردو تا ئێستا دەڵێ مادام دەوڵەتی عوسمانی بە 600 ساڵ حکومڕانی گەیشتە ئەو ئاستە دواکەوتنە و ڕووخا ئیدی دەبێ واز لە تێگەشتین دەوڵەتی عوسمانی بێنین چونکە ئەنجامەکەی ئەوە بوو کە ئێمە گەیاندە ڕوخاندن ئەبێ شتێکی نوێ دابێنین تێگەشتێکی نوێ دابێنین کۆمەڵگەی مسلمان بەداخەوە کۆمەڵگەیەکە ڕازیە بە دواکەوتن ڕازیە بە ژێرکەوتن بەڵام دانیشی پێدانانێ ئێعترافیشی پێ ناکە لەبەرەوە ئەبێ ئەو دابڕانە دروست بێ لە نێوان ئەو تێگەیشتنە و ئەو تێگەشتنە بزانین ئەوە خاڵێکی زۆر گرنگە دەست خوش مامۆستا شابوو خان ئەف پرسیارە کرد کە سێ پرسیارە هەم یادیکەینەیەک بژیتن بەرهەمی ڕۆحی و فکری مێ هەی باشە مە ڕیوایەت بوو چییە ئەم چ لە ڕیواتە بکەین ڕاست دیسان ڕیوات بیشتن ئەف ڕیواتێت هاتینە تومارکردن حاڵەتی بسلمانە تێک نەدایە و هەر وەسا ئەم بێژین ئیسلامی پێک بە ژیانت نافدا بەڵام واقعیدا و وێ پراکتیکیدا ئەم وێ چەندێ نابینین بڕوانە هەموو شتەکان دەبێت بە ئەنجامەکانی تەماشاکەین ئمە باسی تەدەبورمان کرد یعنی تەدەبور ڕوانینە پشتی مەسەلەکان یعنی دوجار ئێمە بێ بە دوای ئەنجامێکا بگەڕین ئەنجام باشە یان خراپە بمانایەکی دی بەو مانایی کە ئەگەر یەکێک ئەڵێ فەرمودا ڕێوایاتە و هەندێکی قبول و هەندێکی قبول نیە ڕەنگە هەندێکە بێ بڵێ بەس قورئان ڕاستە ئەزانی ئەوە شەر خۆ هێشتا چارەسەری نەکردووە ئەگەر تۆ بڵێ تەنها قورئانیش وەردەگرم فعلا وەکو مسلمان هەموو مسلمانێک ئەبێ ئیمانی وابێ کە ئەو قورئانە کەلامی خوددایە دەبێ ئیمانی وابێ قورئان زیاد و کەمی نییە بەڵام دوای خۆ دەبێت تەفسیری بکەیت تەفسیری قورئان کارێکی ئینسانیە کارێکی مرۆییە کارێکە مرۆڤ دەیکە وەکو هەمیشە دەڵێن 5000 تەفسیری قورئان لە جیهاندا هەیە دوای تۆ کەم تەفسیرت پێ ڕاستە ئەو تەفسیرە ئەبێ لای من بەر ڕای خۆم ڕاستە کە ئینسانیەتی ئینسان بپارێزێ کە هەموو ڕەنگەکان بپارێزێ کە هەموو مرۆڤ بپارێزێ دوجار ئینسانەکان لە خاڵی هاوبەشدا کۆ بکاتەوە مادام مرۆڤایەتی پارێزراوە بێ ئینسانەکان پارێزراوە بێ نایەنە کوشتن ئەو کارێکی باشە جا لەبەرەوە تەماشاکە ئێستاکە لە کۆمەڵگەی ئێمەدا ئیسلام هەیە و مسلمان هەیە وەکو باسی هەشت ئاینەکە هەموو جار دەکەین لە نێو هەشت ئاینەکەشدا خو هەمویان خەڵکی باش نین ئێمە دایان ناسین لەوێشدا هەر بە هەمان شێوەیە حیزبەکان ئەرە پەیڕۆ پرۆگرامی هەر حیزبێک یەک پەیڕۆ پرۆگرامی نییە
بەس ئەندامی حیزبەکان لە هەمان پەیڕۆ پرۆگرام وەکو یەک نایەنە پەروەردەکردن هەندێکیان گەندەڵ دەبن هەندێکیان گەندەڵ دەبن کەواتەمە لە ڕاستیدا پێمان دەڵە جارێکی تر میحوەر ئینسانە جارێکی تر میحوەر ئینسانە پەروەردەکردن لەسەر ئینسانیەت خۆی لە خۆیدا خەڵێکی گرنگە مامۆستا کاک سالاری بەسی مەسەلەیەکا فیزیایی کرد کە کەون بەردەوام بەرفرەهیەدایە دەبێتن ئینسانیش هەر بەرفرەهیەدا بژیتن بەڵام بژیتن ئەف ڕیواتێت هاتینە تومارکردن زۆر جار دەبینی هەف ڕکیان هەف دژیە هەی دیگەل تێکستێت قورآانی ئەم چاوە سەردەریە دیگەل چەندێ بکەین حتمما نەبێ شتێکی باڵاتر هەیە و شتێکی خواردتر هەیە یعنی ناکرێتەوە دووشت بخێتە ئاستی یەکتر یعنی ئەو قسەکەی زۆر جوانە ئەوش ئەوەیە کە لە دنیادا مەسەلەکان ڕێژەین مەسەلەکان ڕێژەین مەسەلەکان چۆنەڵێ بە شێوازێکی ڕەهانین کەواتە دوجار مادام شتەکان ڕێژەین تێگەشتنی ئێمەش ڕێژەیە بۆیە لەگەڵ تێپەڕبوونی کاتا لەگەڵ دەرکەوتنی بواری پێشکەوتنی زانستی بیر و بۆ چوونەکانمان دێتە گۆڕین بەرەو باشتر لەبەرەوە لە مێژە ئەوەم گوتووە یعنی کەسێک دێتە ئەوەی کە ئەرێ خەڵک خوا دەفەرمێ لا ئیکراها فی الدین کەواتە لا ئیکراها فی الدین پێمان دەڵێ ئازادی پێش ئاینەیە ئاین پێش ئازادیە حتمما ئازادی پێشی ئاینە چونکە دەبێت من ئازاد بم اینجا ئاین هەڵدەبژێرم وەختێ بە ئازادی هەڵم بژات ئازادیشم لێ دەرچم ئازادیشم لێ دەرچم لەبەرەوە کۆمەڵە ڕیوایەتێکی تر هاتوو لە سەردەمانێکی تردا لە بواری عسکەری لە بواری سەربازی تێکەڵ بەدین کراوە چۆن هاتیتە ناو هەر دینێک ئاوهاش بۆت هەیە لێی دەرچی بڵێ کاک هاوکاریش بەسی وێ چەندی کرد کە قورآن هاتیە بۆ حکمی یان قورآن کە ئینسانە بەرهەفت کرد و وجدانی بۆ ئینسانە دروست کرد و ئەخلاقی نافتە دروست کرد ڕاستە ئەوش بەڵگەیەکی جوانە لەسەر ئەوەی کە لە ڕاستیدا قورآن کتابی هیدایەتە چونکە خوا دەزانێت مرۆڤەکان خۆیان دەزانن باشترین ڕێگە بۆ حکومکردنی خۆیان چییە بۆیە سیستەمێکی حکومڕانی لە ئیسلامدا باسی ئیسلام دەکەم باسی ئاینەکانی تر ناکەم لە ئیسلامدا سیستەمی حکومڕانیمان بۆ بەجێ نەهێڵدراوە سیستەمی حکومڕانی چۆن بێ کۆماری بێ یا پاشایەتی بێ پەرلەمانی بێ یا سەرۆکایەتی بێ دەی هەموو ئەمانم بۆ پژمێرە یا تێکەڵ بێ ئەمانە هەمووی کاری مرۆین نەخولەفای ڕاشیدین شتێکان بەجێهێشت نە سوڵتانەکانیان بەجێهێشتووە لەبەرەوە کارێکی زۆر باشەکە سیستەمێکی سیاسی دیاریکراو نیە بۆی مرۆڤ لەگەڵ تێپەڕبوونی کاتدا خۆی سیستەم هەڵبژێرێ ئاەتەکانی قورئان 6600 و شتێ ئاەت دابەشی کە بە ڕێژەی سەدی دەری بێنە لە 108 قورئان باسی هەندێک ئەحکامی کردووە لە 192 ئاەتەکانی قورئان باسی هیدایەت و باسی پتەوکردنی پەیوەندی نێوان مرۆڤەکان و خوددا و ڕەوشت و بەهاکان بەمسەگیان دەمێ ئەم سەحتکەینە واقعی مرۆڤ بکشتی ڕاست بۆمە تێبینیەک دەردکەویتن ئەوژی ئەڤەیە ئەو وڵاتی دیندار بیت مەبەستە من دیندار لە هەمی ئۆڵێکی وایە نە ئۆڵی ئیسلامی بڕاست چەند دیندار قۆڵایت ناو دینیدا بچی دەبینین تۆنتڕەویل وێری زۆرترە پێکڤە ژیان کەمترە ئایا بە بچت زەوریت مامۆستا ڕاست بۆ تێگەشتنی سەقەتی مرۆڤەکان لە ڕاستیدا وەکو گوتم ئەو ئاەتەی کە تۆ باسی ڕەحمەتی لێ دەرەهێنی کەسێکی تر باسی کوشتنی لێ دەرەهێنێ دوجار ئێمە چی بکەین دوجار وەکو گوتم ئێمە ئەبێ کۆمەڵگە بین ها کۆمیونیتی شتێکی لە کوردیا پێی دەڵێن مێگەل بە عەرەبی پێی دەڵێن قەتیع نابێ خەڵک وەکو سەفر دوای یەکێ بکەوێت و عەقلی خۆی باتە دەستی ئەو خەڵکە دەبێ ئێمە کۆبینەوە هەموو ئەوانەمان کە ژیان دۆستین هەموو ئەوانەمان کە ژیان دۆستین هەموو ئەوانەمان کە پێمان وایە یەک جار دەژین لەم ژیانەدا ئێمە یەک جار دەژین لەم ژیانەدا هەموو ئەوانەمان کە ژیانمان خۆش دەوێ هەر دینێکمان هەیە دینمان هەیە نییە هەیە جۆرێکی ترە هەر بیر و بۆچوونێکمان هەیە هەر حیزبێکمان هەیە هەر نەتەوەیەکین هەر زمانێکین دەبێت ئەمانە یەک بگرن یەکگرتنێکی وا لە پشتی یەک گرین بەرامبەر بە هەموو تونڕەویەک بەرامبەر بە هەموو ئەو کەسانی کە دەیانەوێت ژیانمان لێتاڵکەن بەرامبەر باوانەی کە باز دەکوشتن دەکەن لەگەڵ ئێمەدا بەرامبەر بەوانەی کە لە ئاڵقەی پێشودا گوتم ئەوانەی کە زاراوی خراپ لە زمانیان دەردەچێت پێویستە نیشانەی پرسیار بخینە سەریان چونکە ئێمە بەڕاستی ژیان زۆر گرنگە ژیان پڕ بە بەهایە مرۆڤیش بەهاترین بوونەوەری سەرڕووی زەویە لەبەرەوە ئاین ئەگەر ناوی ئاین بێ ئەبێ بۆ ڕەحمەت هاتبێ هەر شتێک لە نێو خودی ئایندا ڕەحمەت نەبوو جوانی نەبوو ئەوین نەبوو من پێم وایە ئەوە ئاین نیە بەڵێ ئەمسەد سەردەمێ پێغەمبەری سەڵات سەر بن و بەری پەیامە هاتنا قورئانە پیرۆز بوو محەممەدی پێکڤە ژیان هەبوو واف مەکەهێدات چەندین ئاینزا هەبوون دەما پێغەمبەری دەست پەیامە خۆکردی و چووە مەدینێ دەوڵەتیشدا مەزراندی پێکڤە ژیان هەر هەبوو بەڵام پشتی وەفات بینا پێغەمبەری سەڵات سەر بن هێدی وردە ئەف پێکڤە ژیانە بەرف کەمیە چوو حتا گەهشتە ئاستێکی کە ئەڤڕ السعودیە سەر هەندێک تابلووە نویسیە مەمنوع الدخول غیر المسلمین ئەوە دوێ چاوات هەلسەنگینی و بچە سەدەم و کار زبرین ڕاست ئەمە ناومان نەدنیاشتە بچووکەکان یعنی ورد ئەو
ئەوە بێن و لای مامۆستا بەدیع زەمان سعیدی کوردی فەرمووی سوود لە ناوەکانی خدا وەربگرین خدا ناوی الواسعة يعني ئێمە ئەبێ لەم واسعة وسعت رحمتي كل شيء وانە بڕوانە کە خدا فەرمی ورحمتي وسعت كل شيء كل شيء ورحمتي وسعت كل شيء هەر ئینسان هیچ ئەو ئینسان هەموو ئینسانەکانە ئەو هیچ کە سۆز و بەزەی و ڕەحمەتی خدا بۆ هەموو ئینسانەکانە بەڵام بۆ ئەشیاکانیش بۆ شتومەکەکانیش ڕۆی جارێکی تر ئەمە هەموو لە ڕاستیدا پێمان دەڵێ کاتێک کە ئاین بە مانە فراوانەکەی وەردەگری دەبێتە ڕەحمەت بۆ هەموو مرۆڤایەتی بەس بوو بە عەقڵێکی ئەعرابی بوو بە عەقڵێکی ئەعرابی کەوای لێبێ ئیسلام ورد گروپ عەڵقەی پێش و ئاماژەم پێکرد کە گروپێک لێ پێیا بێ ناوی خۆێنەی فەرقەی ناجیە ئەڵێ ئێمە بەس ئێمە ڕزگارە بین وەکو بڵێ خوددا لەم دنیاە لەم 7 ملیار و نیوەی ئێستەی سەرزەوی هەر ئەم چەند سەد کەسەی بوێ لە ڕاستیدا لە کاتێکدا دنیا بۆ شێوازە نییە مامۆستا وەکی دیار لە جانابێتە بەرنامەمە کوردیە مەدوێتن ئەم تشتێکی کوردی بوو کۆمەڵگەها کوردی بەرهەم بینین ڕاست ئەو ژیەوێ مامۆستام ادعاە زۆربەی یعنی زۆری ناملەتێمە ادعا ئیسلامت کردن وانگەشە ئیسلامی کە ئەم مسلمانین ئەوی ئیسلامێ چ بوومە بەرهەم ئینایە ئەم فێرە چ کرینێک و ئەم پێک بە ژیانی بکەین و چەوە ئەو ئازادی بوومە دروست کردێت ناخیمەدا و ئەم ئازادی بدەینە کەسێن ئاینزای دیتر و ممارسا دیانەتە خۆ بکەن ڕاستە دوجار گوتم کورتی مامۆستا دەمێ مەکێ باشە دەق بێلایەنە دەق بێلایەنە دەق بێدەنگە ئەوەی دەق ئەهێنێتە دەنگدان قسەی پێەکە مرۆڤەکانە ئەوەی کەمانە ئەبەخشێ بە دەقەکان جارێکی تر مرۆڤە ئێمە مادام کوردین لە هەمان کاتیشدا کوردستانین بۆ ئەوەی فراوانتر قسە بکەین لە هەمان کاتیشدا هاوڵاتی ئەم وڵاتین پێویستە فکر هاوردە نەکەین بەمانای چی لە بواری تێگەشتنی ئاینی زۆر گرنگە کوردێک زەردەشتی بۆ من پێناسە بکە زۆر گرنگە کوردێک ئێزدی بۆ من پێناسە بکە زۆر گرنگە کوردێک مەسیحێت بۆ من پێناسە زۆر گرنگی شەب مسلمان کوردێک ئیسلام بۆ من پێناسە بکە ئەو کات دەڕاستیدا ئێمە لەگەڵ یەکا تەبا دەبین و پێکەوە دەست خۆشمە بینەن ڕێزدار ئەم ئاوایی هاتینە دوماهیا خەڵەکە خۆ زۆر سپاسیا مامۆستایی بەڕێستکەین گەلمە بەرهەف بوو دیسان سپاسیەکە تایبەت بووان گەنجان گەلمە بەرهەبوون وانژی سەرنج و کومنتن خۆ هەبوون سپاسیەکە تایبەتر بووان کە ساوێت گەلمە دانیشتینە و چاوەڕێ بووینە دڵوی بەرنامەیە و بەشکدار بووینە گەلمەت بینەریەدا ببینە بخێر سەلام